سڵاوتان لێبێ کەم نین ئەو خێزانانەی کە گیرۆ دەبوون بەدەست منداڵێکی توشبووی ئۆتیزمەوە. نیشانەکانی ئۆتیزم زیاتر لە قسەکردن و هەڵسوکەوت لەگەڵ دەوروبەر و پەیوەندیە کۆمەڵایەتەکانی منداڵدا لە دوای تەمەنی 3 ساڵیەوە دەردەکەوێت. زیاتریش لە کوڕدا دەرەکەوێت. لەم ئەڵقەی بەرنامەی ڕوانگە هەوڵ دەدەین تیشکێک بخەینە سەر منداڵانی ئۆتیزم و ئەو شوێنانەی کە گرنگی بۆ منداڵانە دەدەن. لەگەڵمان بن. دوای ئەوەی لەلایەن دەروونناسی و دەروونشیکاری بە تایبەتی و زانستی پزیشکیەوە ئۆتیزم لە ناو منداڵان وەک نەخۆشی دۆزرایەوە، هەوڵدرا کار لەسەر دۆزینەوەی چارەسەر و پێناسەی ئەم حاڵەتە دەرونیە بکرێت بۆ ئەوەی تاکەکانی کۆمەلگا ئاشنا بکەن بەم گرفتە و لە ڕێگەی ئەمەشەوە ئەو منداڵانی تووشی ئەم حاڵەتە دەبن بخرێنە ژێر چاودێری تایبەتیەوە. ئۆتیزم حاڵەتێکە وەکو بڵێ تێکچوونی دەمارەکانی مێشک، یعنی تێکچوونی ئاڵۆزی ناو مێشکەوە تا هەر کەسێک ئاڵۆزی لە مێشکدا بۆ ئەو منداڵە ناتوانێت وەکو منداڵی هاکەزایی قسە بکە. ئەنجا ئۆتیزم لە 3 بوار نەقسی دەبێت. لە بواری کۆمەڵایەتی واتە لەگەر کەس تێکەڵابێ بە تەنیا بە خۆی دەژی. بۆیە پێی دەڵێن ئۆتیزم بە ئینگلیزەکەی ئۆگستێک و بە عەرەبیەکەش کە پێی دەڵێن تەواحەد، یعنی بە تەنیایی، بە کوردی خودی تەنیایی. ئەوە بەنسبەت ئۆتیزم. طبعاً ئۆتیزم کەلیمەی یۆنانیە. بەنسبەت ئەوە بە تەنیا دەژی. حاڵەتێکی تری هەیە سلوک. هەر منداڵەکە و سلوکێکی خۆی هەیە کە منداڵی ئۆتیزمی هەیە. منداڵی ئۆتیزم مەسەلەن هەیە سلوکی لەگەڵ ڕاکردنە، مەسەلەن هەیە قورئان خوێندنە، هەیە گۆرانیە، هەیە ڕەسمکردنە. هەر منداڵێکە و بە پێی بابەتێک چکە هەر منداڵێکە و بۆ یەک بابەت دەچێت. یعنی ناتوانێت مەسەلەن خەڵکەیە مەسەلەن لە 2-3 بوار زیرەکە، بەڵام ئەوان لە 1 بوار ئیش دەکەن. ئەنجا ئەو بواری خۆی دەمێنێتەوە. بەنسبەت دەرچوونی ئۆتیزم لە ساڵی 1970 ئۆتیزم دەرچووە لە وڵاتی ئەمریکا کە دکتۆر کاڵێت دەری هێناوە. دۆزینەوەی ئەم دۆخە دەرونیە لە هەرێمی کوردستان نوێیە. تاوەکو ئێستاش هاوڵاتیانی کوردستان بە تەواوی ئاشنای ئۆتیزم نین. بەڵام لەگەڵ دۆزینەوەی ئەم نەخۆشیە لە سەرەتای ساڵانی 2010 حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوکاری چەندین ڕێکخراوی نێودەوڵەتی و شارەزای ئەم بوارە چەندین سەنتەری حکومی و ناحکومی دامەزراند بۆ ئەوەی توشبووانی ئەم نەخۆشیە لەو سەنتەرانە چارەسەریان بۆ بکرێت. ئەو مناڵانەی کە دێن لە سەنتەری ئۆتیزم دەبێت راپۆرتی پزیشکیان هەبی لە لای دکتۆرەکەوە و هەروەها لە لای لێژنە لە سنتەرمان لێژنەچک پێک دێت لە توێژەرەک و دوو مامۆستا سەرپەرشتی دەکەن تەمەشای راپۆرتەکەی دەکەن کە بزانین ئەو مناڵە تا چەند ئیستیجابەی دەکات لە گەرەما. ئێمە هەیتمان هەفتەک تێستە کە ئەو مناڵانە وەردەگرین. لەو هەفتەی دیتمان ئەو مناڵانە لە تێستەکەی دەردەچن ئیستیجابەمان لەگەر دەکەن هەتا چ ڕادەیەک وەردەگرن. کەواتە ئێوە مناڵی وا هەیە کە وەریان ناگرن؟ کەم هەیە، نسبەی کەمە، یعنی دەبی لە دوو حاڵەت ستافی سنتەرەکە لەلایەن مامۆستایان و چاودێران و توێژەرە کۆمەڵایەتی و هەروەها لە ماڵەوەش دەبی یارمەتی مناڵەکەی خۆیان بدەن. یعنی لە هەردوو حاڵەت بەتەنی لە ستافی سنتەرەوە ئەو مناڵانە زۆر شتێ فێر نابن. ئەو هۆڵانەی کە ئێمە لە ژوورەوە بینیمان چەند هۆڵێک وەکو چەند پۆلێک بوو. ئەم پۆلانە لەسەر چه بنەمایەک پۆلی نەکرێن؟ ئێمە هەیتمان 5 هۆڵمان
هەمان هەیە هەر هۆڵەکو تقریبن نسبەکەی مناڵەکان 6 تا 7 مناڵی لێە 2 مامۆستا و 2 چاودێر و توێژێرە کۆمەڵاتی سەرپەرشتی ئەو مناڵانە دەکەن زیاتر بە ینی ئەوەی نەزەری ینی بە عملی و نەزەریان لەگەرە بەس ینی زیاتر بە عملی لەگەر مناڵەکان ئیسیفادەی عملی نەزەریە یعنی زیاتر مناڵەکان بە عملی ئیشیان لەگەر دەکەین یعنی مەسەلەن بە لەعابەیە یان بە ڕەنگە یان بە ناوی خۆیانە مەسەلەن ژمارە فێریان دەکەین بە ژمارەش توانیان هەیە یعنی ئەو مناڵانە مەسەلەن هەیتمان فەقیرە هادئە کڕا هەیتیشمان حەروک ینی حرەکەی زیاتر لە حەد زیاتر حرەکەی دەکا تەوزیعی سەر هۆڵەکان دەکەن هەر هۆڵەکو دەبی مناڵک دوو مناڵی هەر تێدابی ینی زیاتر لە حەدی خۆی حرەکەی زیاتر هایپەرەکان ئەوانەی کەڕەکان هایپەر ئەو جیاوازیانە چییە ئەو مناڵانەی کە ئێوە مناڵوان بینی لە ژوورۆتان و 5 ساڵە لێرێ لە ماوەی ئەو 5 ساڵە مەسەلەن زیاتر لە چ لایەنێکەوە گەشەی کردووە ئەو مناڵە لە لای ئێوە واللهی زۆر مناڵ هاتیینە یعنی مەسەلەن لە ماری هیچ نازانن یعنی حتا مەسەلەن کونانی دەخۆن هەرسو کەوتی کو دەکەن کودادەنیشن جلچیان کو دەگۆڕن جلوبەرجیان کو لەبەر دەکەن یعنی ئەو شتانیان نەدەزانی ینی بەڕاستی هیلاکەتێکی زۆریان پەیدا کردبوو لە ماڵەوەی خۆیان لەگەر دایک و باوکەکان کە هاتیینە ئێرە فێرە زۆر شت بوونە لەگەر ستافەکەمان مەسەلەن یعنی بەخۆیان کەمیان قسەی دەکەن و کەمیشیان نتقیان نییە ئیسیفادیان هەیە الحەمدوللا تەڕادەچی ئیسیفادیان زۆر کردی ینی هەیە مثلەن بە هەفتەیەک بە 2 هەفتە هەیتمان بە ساڵان فێر نەبووە هەیە ینی ساڵێک بدێتە فێر بۆ بری ئاو ئەوشمان هەیە ئەو حالەتانشمان هەیە زیاترین ئەو گرفتانەی کە هاتبێتە بەردەمت لە وەکو بەڕێوەبەری سنتەرێکی ئاوا هەستیار چی بووە و گرفتێکی هاتوۆتە بەردەمت چی بووە کە لەگەڵ ئەو مناڵانە چونکە ئەو مناڵانە جۆریان هەیە هەمویان وەکو یەک نین یەکیان و جۆرێک هەیتیان چ گرفتێک هەیە کە زۆر بەزەقی تووشت بوو بێ لە وڵی هەیتمان مەسەلەن یعنی چەندی لەگەرینە مامۆستایەکان و توێژەرەکان و چاودێرەکان وەرناگری یعنی دەبینین ئیسیفادەی لێ ناکە یعنی زۆر خۆیان لە گەرماندی دەکەن و لە ماڵەوەش هەرداک و باوکەکان زۆر لەگەریان هیلاکن کە عینادی دەکەن مەسەلەن یان تێکەری ناو خەڵک نابن دائیمەن حەزیان لێ بە تەنێ بن یعنی ئەوە لە هەندە حالەت مەشاکلی پیا کردیان یعنی مەسەلەن لە تێستەکەش دەرلاچن کە بەڕێی تەسلیمی داکوباویان دەکەین توێژەرەکان راپۆرتی خۆیان دەنووسن مامۆستایەکانش راپۆرتی خۆیان دەنووسن ئەو کاتی مەسەلەن هەندێک عائیلە هەیە ینی ئەوەی قبوڵ ناکە لە ساڵی 2009 لەگەڵ ڕێکخراوی هاندیکاپی فەڕەنسی عقدێکمان لەگەڵیان بەستا بەڕێز برای خۆشەویستم کاک محەممەد کوڕی مەسعود مەلای گەورە کابراایکی معروفە لە کوردستان لەگەڵ ئەو توانیمان عقدێک بەستین کە بچینە هەموو شار و شارۆچکەکانی هەرێم و دەرەوەی هەرێم ئەویان بۆ بکەین سیمینار و ڕۆکشۆپیان بۆ بکەین بە هەموو شارەکان بگرێت لە دهۆک و سلێمانی و کەرکک و ئەجا لە خانەقینیش توانیمان بە خەڵکی بناسیێنی کە ئەو منداڵانە خەڵک وایان دەزانی شێتە بۆمان باس کردن کە ئەو مناڵان شێت نیە ئەو حاڵەتێکی نەفسیە تووشی ئەو مناڵاتان ئەو مناڵانە بووە خۆشبەختانە کە باسمان نەکردن دە دوای ئەوە لەگەڵ وەزارەتی سەحە دانیشتی کە موچەیەکیان بۆ بڕینەوە ئەوە بوو موچەیەکی 100,000مان بۆ دانا توانیمان خەڵکانێکی زۆر بێن هەموو مناڵەکان تەشخیص من یەکێکم لەوانەکە لەگەڵ لزنەکەدا بووم من و بەڕێز دکتۆرە ڕێزان و دکتۆر توانە لەگەڵ دکتۆر محەممەد شەریف توانیمان لە ساڵی 2009 تا 2012 400-500 منداڵ تەشخیصکەین بە خلالی ئەو فترەیە. هەر خێزانێک ئەگەر ئەندامێکیان نەخۆشی ئۆتیزمی هەبێت ئەوە شیرازەی ژیانی ئەو خێزانە بە تەواویش پرزە و نالەبار دەبێت چونکە کۆنتڕۆڵکردنی ئەو منداڵانەی تووشی ئەم حاڵەتە دەبن ئاستەمە. محەممەد یەکێکە لەو منداڵانەی کە تووشی نەخۆشی ئۆتیزم بووە لە قوتابخانەیەکی تایبەت بە توشبوانی ئۆتیزم دەخوێنێت و قوتابیەکی عاقڵ و زیرەکە بەڵام گرفتی ئەو منداڵە زیاتر لە ماڵەوەیە و دایکی محەممەد هەموو ژیانی خۆی تەرخان کردووە
بۆ ئەوەی ئاگاداری هەڵسوکەوت و کردەوەکانی محەممەد بێت. یەکەم جار هەستت کرد کە محەممەد گرفتی هەیە و ئۆتیزمە کەی بوو؟ بەخۆی ئەوە کەم داڵ بوو یعنی میوانم لۆ دەهات طبعا شەرم دەکرد بەڕاستی یعنی میوانم لۆ دەهات دەبایە کە تەبلەی دادەنێم ئەوان قاپشتیان ستیکان هەموو ئەو هەلە دەستیان دەگرت نەیان دەتانی ئەوە نەیدەهێشت هەمووی فڕەت دەعاردی وەڵە جارێک بردمانێک دکتۆرێکی دکتۆر عەبدوڕەحمان ئەو یەکسەر هەردیتی گوتی تەمەنی 3 ساڵ بوو گوتی ئەوە ئۆتیزمی هەیە گوتم دکتۆر کوزانیت گوتی لێ دیارە هات جبسی لە دەست بوو جبسەکەی دەخوارد نازانم یعنی گوتی هیچ هەستی ئەوە نییە یعنی تەماشای کەس ناکە بەس ئاگای لە جبسەکەیە گاسی دەکرد جوابی نەدەداوە بەڵێ ئەوجام لەو کاتی کەشفم کرد کە ئەوە ئۆتیزمی هەیە وەڵە هەندێک حەبوشتی دایێ حەبەکە هیچ لێ دەکرد یعنی بەس دەنووست هیچ نەبوو بەلێ مهدئ و بەس تااقەتی گەلێک زۆر بوو یعنی زۆر یعنی حرەکەی گەلێک زۆر بوو زۆر کەتنی دەکرد هیچ ڕانە دەوەستا یعنی حرەکاتی هەیە لە ماڵی ڕاوە ناستیتن حەزی لێ بێ حەزی لێ بڕوە حەزی لە جیانە حەزی لە سەفەرەیە یعنی زۆر حەزی لە جلک خاصەتەن بە تایبەتی جلک ئەگەر بۆی بی هەموو ڕژێ بەمە بازاریان بەمەوەی جلکی لۆ بکڕم زۆر حەزی لە جلکە بە چ شتێکیەوە زۆر هیلاکەبی زۆر ماندووتەکە لە ماڵەوە دوور لە ڕوتان توالێت زۆر ماندین دەکات سەر شوشتن بڕێکی زعاجم دەکاتە سەری دەشۆم خواردن ناخوا زۆر زەحمەت یعنی بە چ حاڵێک ئیقناعی دەکەم هەتا شتێکی داخواتن ئەم شتانەیان لە مەکتەب فێر ناکەن وەڵڵاهی فێری دەکەن بەس بەخۆی هیچ حەزی لێ نییە ئەو بەس حەزی لە نستەلەیە لە بسکیتە لە شەربەت ئەو شتانەیە هیچی دی ناخوا خوشک برای هەیە لە ماڵەوە بەڵێ برایەکی هەیە لە ماڵی لەگەڵ براکەی علاقیان چۆن بەخوای بەس شەڕە معدەر شەڕە شەڕ دەکەن لەگەل یەکە لە خۆی بچووکترە یا گەورەترە؟ ناوەڵە گەورەترە أنا تلميذ في الصف الثاني أنا أحب المدرسة طبعا ئۆتیزم هیچ حاڵەتێک نییە کە بزانێت لە ئاساسەوە دێ مەسەلەن بۆ نمونە نەخۆشەیە مەسەلەن دەڵێ نەخۆشەکەی تووسێ دەڵێ ئەو نەخۆشەم هەیە مەسەلەن ئۆتیزم بڵێ نەخۆشی شەکرێ هەیە دەرێ شەکرە باوکی دایکی یان تووشی سەڵمەیەک دەبێ ئەوە تووشی شەکرە دەبێ بەڵام ئۆتیزم هیچ شتێکی نییە دەڵێ حالەتێک علمێکەیە دەڵێ کە منداڵ لە زیی دایکی لە سێمانجی تەکوینی خۆی دەکا باشە کە دەبێ ئەو دایکە ئاگای لە خۆی بێ هەتا ئەو 6 مانگی تێدەپەڕێ اینجا حاڵەت هەیە ئەوە علمێکی خوڕافێ یعنی واقعی نییە بەڵام وا باز دەکەن عالمەکان ئەڵێ لە حاڵەتێکە هەناسەیەکی بۆ ناچێ یاخە تووشی سەڵمەیەک دەبێ ڤایرۆسێک دروست دەبێ کە ئەو منداڵە دەردەچێت دەبێتە ئۆتیزم منداڵی ئۆتیزم لە ساڵێک و لە 2 ساڵی منداڵەکە زۆر بە تەبیعی قسە دەکات تەبیعیکردن چی یعنی مەسەڵەن دەڵێت دایە بابا حرەکاتی چییە دوای 2 ساڵ و شتێک قەتع دەبێت مەیسون ئافرەتێکی خاوەن پێداویستی تایبەتە لە دایکبووی عێراق و دانیشتووی وڵاتی ئیماراتە. ئەم ئافرەتە لە خۆشەویستی بۆ منداڵان و توشبوانی نەخۆشی ئۆتیزم لە شاری هەولێر قوتابخانەیەکی تایبەتی بە نەخۆشیەکانی ئۆتیزم و سنتەرێکی چارەسازی کردوتەوە. شوف الكاميرا كل اخضر كنت في ايده كاميرا قد عاقل اهلا جبت التلفزيون حسام هلا هلا أنا من أصل من العراق ومقيمة في دولة الإمارات العربية المتحدة. من خۆم عراقیم و دانیشتووی ئیماراتم دوای ئەوەی گەورە بووم و خوێندنم تەواو کرد لەمانەی مرۆڤایەتی تێگەیشتم ڕووم کردە هەرێمی کوردستان بۆ خزمەتکردنی منداڵانی ئۆتیزم ئەو منداڵانە پێویستیان بە گرنگی پێدانی تایبەت هەیە. لە ساڵی 2012 بە پشتیوانی خوا هاتین ئەم سنتەرەمان دامەزران ژمارەیەکی زۆری منداڵمان وەرگرت لە هەرێمی کوردستان لە سلێمانی لە دهۆک هەولێر و زاخۆ لە شوێنەکانی دیکەی نزیک هەرێم زۆر لەو منداڵانە سوودیان بینیوە لە ڕێگەی دەستنیشانکردن و هەڵسەنگاندن و سەر لە نوێ ئامادەکردنی منداڵەکان کە سوکارەکان سوودیان لەم خزمەتەی ئێمە بینیوە ئێمە ئامان جمانەکە ئەم خزمەت گوزاریە زیاتر پێش بخەین لە هەرێمی کوردستان بۆ باشتربوونی منداڵەکان. فاستفادوا الأطفال والأهالي استفادت من هاي الخدمة.
احنا نطمح نطور هاي الخدمة في الإقليم كردستان للأكثر وأفضل بعد. دي 5 صابر، دي 6 يوم النومي. منداڵانی ئۆتیزم سێ بەشیان ناتوانێت بچێتە ماڵان لەبەرەوەی ئەو مناڵە حرکاتی سلووبی جوانی نییە، شتێکی سەر بەخۆ پێ دەکەنێت، سەر بەخۆ دەگرێت، شکلی وا دەکات، شتی وا دەڵێتن لە عقلی ئینساندانی ئەو مناڵی هەیە بچووکە مەسەلەن تەمەنی 4 ساڵە گاڵتە بەو مناڵە دەکات، ئەو دایکە غەمی لێ دەخوا، یەکسەر دەست بەگریانەکە ئەڵێ خۆزگە نەهات بەم ئەو ماڵە، یاخۆت خۆزگە ئەو میانم نەهات بە ئەوە یەک. دوای ئەوە ئەو مناڵە لەسەر ئەرچی حکوومەتە بە دووبارەشی دەکەمەوە، داوا لە حکوومەت هێرێمیش دەکەم زۆر هاوکاری ئەو مناڵانە بکەن. من دایک و باوک دەناسم ئاڵتونەکەی دەستی فرۆشتووە لە بەخاتری منداڵەکەی کە هەرچەندە ئەو منداڵە نابێتەوە منداڵش دەبی، بەڵام دەڵێت تۆزێ ئارامەکەم ببێتەوە. ئێمە داوا لە حکوومەت دەکەین، من دەجاری تریش دووبارە دەکەمەوە، داوا لە حکوومەت دەکەم تۆزێک یارمەتیمان بدەن، تۆزێک بتوانن هاوکاریمان بکەن ئەو منداڵانە. من وەکو باوکێش قسە دەکەم، ئەو مناڵانە تۆزێک لە دایکیان دەربچن، بتوانن یارمەتیان بدەین، بتوانین مەسەلەن ئیشیان بۆ بکەین ئەو منداڵانە هەرنا ئەو 2-3-4 کاتژمێرێکە ئیش دەکەن لەگەڵیان، دایک و باوکەکە شاوکاریان دەبن بتوانین ئیش تۆزێک باشتر بن. كل عمل هو رسالة، والرسالات تصل حسب طبيعة الشخص. هەموو کارێک پامێکی هەیە، پامەکان مەبەستی خۆیان دەپێکن بەپێی سروشت و ژینگەی کەسەکە. پامی من چیرۆکی من دەگێڕێتەوە. من لە عێراق لەدایک بووم، بە منداڵی تووشی ڕووداوی ناخۆش بووم، زیاتر لە 2 ساڵ لە نەخۆشخانە ماومەتەوە. و یەکێک لە هۆکارەکانی کەوتن لە نەخۆشخانە شکستهێنانێکی گەورەی نەشتەرگەریەکی پزیشکی بوو کە بۆم ئەنجام درا. بۆیە هەندێک خەڵکانیان دەدام و هەندێکی دیکە تێڕوانینێکی بێئومێدانیان پێدەدام لەوەی ئەو نەشتەرگەریە شکست خواردووە کێشێکی گەورم بۆ دروست دەکات. بۆیە خواست و ئاواتی گەورەی خۆم باڕم بە خودای گەورە لەوەی کە کەسێک هەڵدەبژێرێت و نیعمەتێکی پێدەدات و ئەوەی ئێستاش من هەمە نیعمەتی منە. بۆیە پێویستە من ئەم پەیامە بە هەموو دایک و باوکێک بگەێنم کە منداڵی خاوەن پێداویستی تایبەتیان هەیە، دەبێت هەندێک ئومێد بدەن بە خۆیان و منداڵەکانیان و لەوەی کە ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان منداڵەکانی خۆیان ببینن کە دەبنە باڵیۆزی پاکی جیهان وەک مەیسون. ئێستا من باڵیۆزم و پەیامی خۆم بە هەموو خەڵک دەگەێنم لەوەی بێئومێد نەبن. ئەگەر هەر منداڵێک کێشە عەقلییانیش ئۆتیزمی هەبێت، ئێمە لەم کارە ئەمەمان سەلماندووە کە ئەوە ئەم کارە سەرکەوتنی تێدایە. سەرکەوتنەکەش ئەوەیە کە تۆ بەردەوام بە دوواداچوونی مەیدانی بۆ منداڵەکەت بکەیت تاوەکو منداڵەکەت دەگاتە قۆناغێکی باشتر. هەندێک جار خەڵک دەڵێ منداڵانی ئۆتیزم هیچ باشتربوونێک لە بارودۆخیان نایەتە ئاراوە، بەڵام بە سەردانی سەنتەری ئێمە و هەموو سەنتەرە باشەکانی ئۆتیزم لە وڵاتە پێشکەوتوەکان بکەن کە چۆن منداڵانی ئۆتیزم ڕۆشتونێتە قوتابخانەی تابەت بخوان و بەردەوام لە خوێندن و پەرەپێدانی کەسایەتیان. لهم أنه أطفال التوحد الآن هم منتقلين إلى مدرستنا، مدرسة التربية الخاصة، ويدرسون مناهج الإقليم وتكلموا وعبروا عن نفسهم. منداڵانی ئۆتیزم طبعا وتمان چەند نوعیشی هەیە، خراپەکەیان کە هایپەرە لەو باشتر وەکو پێیژە بە سەرکەوی لەو باشتر ئەسپێجەرە. ئەسپێجەرەکە تا ڕادەیەک دەتوانانی مەسەلەن فێرە مۆسیقا دەبێت، فێرەشت دەبێت، دەتوانێت بێتە ناو کۆمەلگا لەگەڵ کۆمەلگا ئیش بکە. بەڵام هایپەرەکە دوو نوعی هەیە، سیستەکە و هایپەرەکە. ئەوانە ئەگەر زۆر ئیشی لەسەر نەکەین، زۆریش طبعا هەرچەندە زۆر ئیشمان نەکردووە، ئەو مناڵە دەکەوێتەوە ماڵۆ لەسەر ئەرچی دایک و باوکەکە دەمێنێ. مەسەلەن من داوا لە حکوومەت هەرێم دەکەم مؤسسەیەکی بێڵێن مؤسسەی سۆسۆبیل لە منطقەی لە جنوبی بەیروتە، شوێنەکە
ئەنواع معمەل و شتیان کردوتەوە ئەوانە ئەو شتانە کە دروستیشی دەکەن و دەیشی فرۆشن لە ناو شارەکە خێر و بەرەکەتەکەشی بۆ ئەو مرکزەیە با ئێمەش بتوانین مرکزێکی وا بکەینەوە شوێنمان هەیە جێگامان هەیە هەموو شتێکمان هەیە با حکومەت هاوکاریمان بکە بتوانین لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵاتی بتوانین ئەو شتە دروستکەین بۆ ئەوەی ئەو مناڵانەی کە تەمەنیان دەگاتە 15 ساڵ بەرەوسەرەوە بتوانین لە ماڵەوە دەریان بینین ئیش بکەن ئەو منداڵانە تا ڕادەیەک فێرە شت دەبن مەسەرەن لە باتیوەی لە مناڵە لە ماڵەوە بکەون وەکو خەڵکانی دێدادەنیشە یەکسەر دەڵێ ئەو مناڵەکە چێتە کاکە مناڵەکەی من حاڵەتێکی خاصی هەیە ئەو مناڵە گوناحە بەڵام ئێستا تقریبا لە ناو مجتەمەعیمە لە هەندێک شوێن کە سەیری بۆ مناڵەکان دەزانن ئۆتیزم چییە مەسەڵەن من لە زۆر شوێن دانیشتومە کە باسی دەڵێ منداڵەکەم ئەو هایە یەکسەر پێم دەڵێ ئۆتیزمە یعنی خەڵکەکە تۆ هوشیار بۆ تۆ تۆژی ئاگاداری ناو ینی تا ڕادەیەک باشین. کێشەی سەرەکی دایک و باوکی نەخۆشیانی ئۆتیزم لە نەبوونی پسپۆرانی نەخۆشی ئۆتیزمە. تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان هیچ پسپۆرێکی چارەسەری نەخۆشیەکانی ئۆتیزم بوونی نییە.